لە کەرکووک دەست بە دابەشکردنی گوژمەی سێمی نەوتی ماڵان کرا و لە ڕێگەی کۆبوونی ژمارە 5ەوە بە هاوڵاتیان دەدرێت. هاوڵاتیان دابەشکردن و دابینکردنی نەوت و غاز و سوتەمەنی لە شارەکە با گرنگ و پێویست دەزانن. خۆشحاڵن کە ئەم ساڵ تاکو ئێستا 250 لتر نەوتیان وەرگرتووە. نسبەت سوتەمەنی لە شاری کەرکووکە تاکو ئێستا 250 لتر نەوت دابەشکراوە لەم شارە. بە نسبەت غازەوە هیچ جێشە و گرفتێک نییە. ئەم سەرماسۆڵە کە هاتووە سەراسە کوردستان و بەشێک لە کەرکووکی گرێتەوە هیچ تاسیری وای نەکردەوە لەسەر کەرکووک بە نسبەت ئەم نەوتەوە کە دابەش کراوە. یعنی خەڵک ئیسفادە زۆر باشەکە لەم نەوتە لەم غازە کە هەیە لەم شارەیە. دەستخۆشییان لەکەین دەستخۆشیە و بڕیاراکەین کە هەر کەسێ دەری کردەوە دەستخۆشی بەنزیخانەکانەکەی زۆر بە جوانی و بە ڕێکوپێکی وە دەم داواکاریەکەەوە هاتن و خەڵکی بە سەرەیەکی جوان و ڕێکوپێکە بنە ژوورە و نەوتی خۆمان وەرەگرین و بێ مشکلە. وەڵای سە لەم کاتەیە زۆر سارد و سەرمایە و زۆر سوودی هەیە و زۆر دەستیان خۆش بێ و کاتێکی زۆر گونجاوە بۆ نەوت تەوزیعکردن. دابەشکردنی ئەم 50 لتر نەوتە دوای هاتنی شەپۆلی سەرما دێت کە پارێزگاکانی عێراقی گرتەوە. هەر یەک لە پارێزگاکانی کەرکووک و بەغداد و نینەوە و سەڵاحەدین ئەم نەوتەی تیادا دابەش دەکرێت. خوا بەزیاد بێستۆمەنی تا ئێستا لە کەرکووک خراپ نەبووە. پێشتر تەنکە ڕستگەڕا بە گەڕەکانە بەس ئێستا دین بۆ بەنزیخانەکان وەرەگرین لەخوا بەزیێت تا ئێستا کێشەی نەبووە. هەتا ئیساکەینە پێشتر 100 لیتریاندا بە حیسەی ئیساکە 50 لیترگە ئەدەن ڕقم 5 ڕوات و شێشەی نیە لەخوا بەزیاد بێت تا ئێستا هیچ کێشەی نیە و غازیش لەخوا بەزیاد بێ باشە گەڕەکانە گەڕێت بە پێی پێویستی ماڵەکان دێت. ڕاستی ئێستاکە ئەمڕۆ یەکەم ڕۆژە پیتاقی ڕقم 5 زۆر قەڵەباڵق و خەڵکی زۆری لێ نیە بەڵام ڕقم حوتەکە زۆر بە ئەسم مەرتەگرت. جاروا بوو سێشەوە هاتی هەتا 2 نیوەڕۆ تەوزیعیان ناکرد. مەوەکو خۆن 5 بەیانی هاتوومە هەتا 2 نیوەڕۆ تەنکەنەوەش هاتووە تەوزیعیان نەکردووە. بەڵام لەم ئاخیرەکەی نەختدایانە خەڵک باش بوو بەڵام هات بیدایەکی زۆر خراپ و نەوتیان نادا. حکوومەتی عێراق ساڵانە لە کەرکووک لە مانگی دە تاکو مانگی سێ بە چەند قۆناغێک نەوت دابەش دەکات. لەم ساڵدا لە کەرکووک تاکو ئێستا 250 لتر نەوتی سپی ماڵان بەسەر هاوڵاتیاندا دابەش کراوە. بەشی شارەکە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرهەمە نەوتیەکان زیاتر لە 700,000 لتر نەوتە و لە ڕێگەی کۆبوونی تایبەت بە نەوتەوە دەدرێتە هاوڵاتیان. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.